چۆن تۆ بووی بە یەکەم ژن؟ من خۆم کارەکەم هەڵبژارد. حەوت ساڵە تەنها ژنە لە عێراق و هەرێمی کوردستان کاری موختاری دەکات و لە ناو ئەم کابینە بچووکەدا زیاتر لە 5 گەڕەک بەڕێوە دەبات کە 5,000 ماڵی تێدا دەژی. ئەو ژنە موختارە باسی سەرەتای هەڵبژاردننی کارەکەیمان بۆ دەکات. پێشنیاری من یەکەم جار لە کۆمەڵی موختارەکانەوە بوو. ئێمە کۆمەڵەیەکمان هەیە، کۆمەڵی موختارەکانی پێڵێن بۆ داکۆکیکردن لە داخوازیەکانی موختارەکان و ڕایکردنی ئیش و کارەکانی موختارەکان. سەرەتای کارەکەم لەوێەوە بوو. پێشنیارم کرد لە کۆمەڵی موختارەکان، بەڕاستی ئەوانیش پێشوازێکی باشیان لێکردم و زۆریش پێیان خۆش بوو و هەمیشە هەموو کاتێکی ژووتومانە ئێمە پشگیری ژنانەکەین کە بێنە پێشەوە لەم بوارە. موختاری گەڕەکەکانی کوردستی 1 و 2، دیێستی و لوبنانستی و سائیبستی و گەڕەکی جیهان دەکات. دانیشتوانی گەڕەکەکان دڵخۆشن بەوەی کە ژنێک موختاری گەڕەکەکەیانە و مامەڵەکانیان لای ئەو بەڕێ دەکەن. ئەنجومەنی گەڕەکەمان زۆر ڕێکوپێک و ئافرەتێکی بەڕێزە، مەعاملە شتەکەی بۆ کردوین و یعنی زۆر ڕێکپێک نمونەیان زیابێ داواکارم هەموو ئەنجومەنەکەوەکو ئەم ئافرەتە ڕێکوپێک بوو بەڕێز بێت. کارەکانی چنووری موختار بریتیا لە پێدانی پشتگیری بە هاوڵاتیانی دانیشتووی گەڕەکەکانی سنوورەکەی. ئەم کاری موختار نیشتەجێکردنە ئەو هاوڵاتیانەیە نە سنوورەکە یا هاوڵاتیانەی کە ئەڕۆن لە سنوورەکەتە تەمانە بێ ئاگادار بووی. دواتریش بۆ لەم وەرزەیە وەرزی ئەوەیە کە مناڵە خرێتە قوتابخانە، زیاتر بۆ ئەو مامەڵانە دێن بۆ کارتی زانیاری بۆ ئەو شتانە. ئەو ژنە موختارە ناوی چنوور حەما تۆفیقە و تەمەنی 40 ساڵە و دایکی منداڵەکە. وەک خۆی دەڵێت تاکە ژنە موختارە ئەو کارە بکات، بەڵام حەز دەکات ژنانی دیکەش بێنە ناو کارەکەوە و خۆی بە تاقانەی نەمێنێتەوە و خێزانەکان پشگیری کچەکانیان بن بۆ ئەنجامدانی کاری جیاواز. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.